سەبعەی شارەکە خۆی هێمەیشیش بەرا هیچ ئەو خەڵکە هیچ جاچینەوە هەرچی زباڵە تێرن غەزەب تێرن سڕوان تێرن هەرچی ئەوەی کە کەڵکی نوێ تێرەکە نەم سەرجادە نیوەی هەر سیارەکانی ژن تێرێتی زن و مناڵ ئەرە بەخوا نیوە ژن و مناڵ تێرێتی شارەوانی ئایلە چییە؟ فرێدانی زبڵ و پاشەڕۆی هاوڵاتیان لەسەر ڕێگا سەرەکیەکانی چواردەوری قەزای دەربەنیخان تەنها هاوڵاتیانی شارۆچکەکەی نیگەران نەکردووە بەڵکو دانیشتوانی ئەو گوندانشی نیگەران کردووە کە لە نزیک شارۆچکەکەدان و وەک خۆیان دەڵێن مەترسی بۆ سەر خۆیان و ئاژەڵەکانیشیان دروست کردووە. زبڵ تێرن چێش تێرن بەڕاستیم ناوانە پیس کردو حاڵمان نەماوە هەرچی حیوان وشتمانێکشتی فەوتیاوانێ زبڵ خواردە و لایلۆ خواردەوە و داوا لەم کەنەرە ڕێگەی کەناڵیەوە داوای لەکەین کە ئیتر ئەمە کۆتایی پێ بێر دوودر نێرێدی داوا لە قایم قامەکەین سەرۆکی شارەوانیەکەین کۆتایی بەم زبڵە بێرێوتر نێرنی. لەگەڵەوەی بەرپرسیاری یەکەم لە پاکڕاگرتنی شار و پاراستنی ژینگەی هەموو ناوچەیەک لە ئەستۆی شارەوانی ئەو ناوچەیەدایە بەڵام سەرۆکی شارەوانی دەربەنیخان هۆکاری پیسی ئەم ناوچانە بۆ هاوڵاتیان خۆیان دەگێڕێتەوە و دەڵێت تیمەکانیان بەردەوام لە هەوڵی پاکڕاگرتنی ژینگەی دەربەنیخاندان بەڵام بەوتەی ئەو وەک پێویست هاوڵاتیان هاوکاریان ناکات لە پاکڕاگرتنی شارۆچکەکەدا. بەداخەوە هاوڵاتیان هیچ هاوکارێکی ئێمە ناکەن لە ئەو زبڵ و خۆڵ و خاشاکەی کە هێنە دەرەوە لە باتێ بیکەن ناو حاویەکانەوە چن لە دەرەوەی حاوێکە فرێدن یاخود لەسەر ڕێگا گشتەکان ئێمە بەردەوام تیمەکانمان بە ئامێرەکانیش و بە کرێکارەکانیشەوە لە هەموو دەواازەکان کارەکەن ڕۆژی ئەمڕۆ پاچێکەکەینەوە بەانی دێنەوە سێرەکەن وەکو خۆی وایە. وەک سەرۆکی شارەوانی دەربەنیخان دەڵێ شارەوانەکان لە ئێستادا 89 کرێکاری پاکەرە و 3 شۆفڵ و 5 ئۆتۆمبیلی بار هەڵگر و 10 ئۆتۆمبیلی کەپسی خۆڵڕشتن و 4 تراکتۆر و چەند دەمپەرێکی هەیە بۆ پاکردنەوەی ئەم قەزایە بەڵام هێشتا وەک لە میێنانەدا دەبینرێت دەواازەی ئەم شارە بووە بە زبڵخانە و نەتوانراوە لە زبڵ و خۆڵ و خاشاک پاک بکرێتەوە بۆ ئەگەر هاوڵاتیان هاوکاری حکومەت نەبن پێ ناچێت ئەم گرفتە بنبر بکرێت بەمەش مەترسی بەردەوامی لێ دەکرێت بۆ بڵاوبوونەوەی جۆرەها نەخۆشی لەم قەزایەدا. بابان نوێر ئێناڕتی دەربەنیخان وچانێکی کورت و بەردەوامی لەگەڵتان.